ئەمنیەتی شوێنی کار تەنها بە خەباتی کرێکاران بەسەر سەرمایەداران و دەوڵەتە پشتیوانەکەیاندا دەسەپێنرێت. ماڵپەڕی نمادی ئابووری لە دوایین ژمارەی خۆیدا بە پێی زانیاریەکانی ناوەندی ئاماری ئێران راپۆرتێکی هەژێنەری لەسەر پەرەسەندنی ڕووداوەکانی شوێنی کار بڵاو کردوێتەوە. ئەم ماڵپەرە نووسیوێتی بە پێی داتاکانی ناوەندی ئامار ڕێژەی مردن بەهۆی ڕووداوەکانی کار لە ئێران لەم ساڵانەی دواییدا بە شێوەیەکی مەترسیدار زیادی کردووە. لە ساڵی 1396ەوە تا 1402 ئەم ئامارە لە 1625 کەسەوە گەیشتۆتە 2115 کەس، واتە بە ڕێژەی 30% بەرز بۆتەوە. زیادبوونی ئەم ڕێژەیە لە ماوەی 5 ساڵدا زەنگێکی مەترسی جددیە بۆ سەر ئەمنیەتی کرێکاران و پەیداویستیەکانی بەڕێوەبردن لە شوێنی کار. لە درێژەی ئەم راپۆرتەدا هاتووە لە 6 مانگی یەکەمی ساڵدا 1077 کرێکار لە ڕووداوەکانی شوێنی کار گیانیان لەدەستاوە. هەروەها لە 3 مانگی یەکەمی ساڵی 1403دا نزیکەی 1000 کەس بەهۆی برینداربوون و یان زیان پێگەشتن لە شوێنی کار سەردانی پزیشکی یاساییان کردووە. لەم ژمارەیە 743 حاڵەتیان پەیوەندی ڕاستەوخۆی بە ڕووداوەکانی شوێنی کارەوە هەبووە. لەم پەیوەندیەدا بە پێی راپۆرتی ئیلنا بەڕێوەبەری گشتی کاروباری نێودەوڵەتی ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتی ڕایگەاندووە کە ساڵانە بەهۆی نەبوونی ئەمنیەت و بارودۆخی خراپی شوێنی کار 45 تا 47 هەزار ڕووداو لە وڵاتدا ڕوودەدەن. خاوەنکاران بەهۆی قازانجپەرستی و چاوچنۆکیەوە نەدەیان هەوێت ئەمنیەتی شوێنی کار دابینکەن و نە نیگەرانی لە دەستانی کرێکارانن بەهۆی ڕووداوەکانی شوێنی نائەمنی کار. ئەوان تەنانەت لەوەش نیگەران نین کە کرێکاران لە ترسی گیانی خۆیان واز لە کارەکەیان بهێنن، چونکە دەزانن هەر کاتێک بیانەوێت دەتوانن لە نێو لەشکەری ملیۆنی بێکاراندا کرێکاری تێدا بمەزرێن و لە هەمان شوێن و ژینگەی نائستاندارد و نائەمنی کار هەر کارێکی قرس و تاقەت فڕۆکێنیان بەسەردا بسەپێنن. گرنگی ڕووداوەکانی شوێنی کار لە ڕوانگەی زیانە کۆمەڵایەتیەکانەوە دوو هێندەیە. هەر کرێکارێک کە گیانی لەدەستدات شیرازەی بنەماڵەیەک لێک هەڵدەوەشێت. لە بنەماڵەیەکدا کە ئەگەر کرێکارێکی نافەرمی گیانی لەدەستا بێت کە سوکار و پاشماوەکانی ناتوانن موچەی خانەنشینی وەربگرن و سەرچاوەی بژێوی ژیانیان لەدەست دەچێت. لە زۆر حاڵەتدا ئیدارەی کار و دەسەڵاتی قەزایی ڕژیمی دژە کرێکاری کۆماری ئیسلامیش بە مەبەستی پشتگیری لە خاوەنکاران و دەربازکردنیان لە دانی قەرەبوو بە بنەماڵەی قوربانیانی شۆنی نائەمنی کار چاوپۆشیان لە کەمتەرخەمی و دابین نەکردنی ئەمنیەتی شۆنی کار کردووە و بپێشەوانەوە کرێکارە بریندار و زیان لێکەوتوەکانیان بە تاوانبار لە قەڵەمداوە. لەو کارە ساتانەی کە کرێکارانی ئێران بەردەوام لەگەڵی بەرەوڕوو دەبنەوە جیا لەو سەرمایەدارانەی کە یاساکانی ئەمنیەتی شوێنی کار پشتگوێ دەخەن و پێشێلیان دەکەن، تەنانەت وەزارەتی کار و ئەو ناوەندە دامەزراوە حکومیانەش کە بەرپرسیارەتی پشکنینی شوێنەکانی کاریان لە ئەستۆیە لەو ڕووداوانەدا بەشدارن. ئەم ڕووداوانەی کە دەبنە هۆی مەرگی کرێکار بە ئاسانی لەلایەن کار بەدەستانی گەندەڵەکانی ئیدارەی کارەوە بە پێشێلکردنی مافی بنەماڵە کرێکاریەکان و لە بەرژەوەندی خاوەنکاراندا چارەسەر دەکرێن. ئەگەر قوربانیەکە کرێکارێکی کۆچبەری ئەفغانستانی بێت لەوانەیە تەنانەت لە ئامارەکانیشدا تۆمار نەکرێت. وەزارەتی کار بە مەبەستی بەرگریکردن لە سەرمایەداران بەردەوام هەوڵ دەدات ڕێژەی ڕووداوەکانی کاتی کار کەمتر لە ئاماری ڕاستەقینە نیشان بدات و لە گرنگی ئەو ڕووداوانە کەم کاتەوە. تەنانەت هەموو ئەو ئامارە نیوە و ناتەواوانەش نیشان دەدەن کە لە ئێرانی ژێر دەسەڵاتی ڕژیمی دژە کرێکاری کۆماری ئیسلامی بە بەراورد لەگەڵ زۆربەی وڵاتانی تر ڕووداوەکانی شوێنی کار یەکێکە لە گەورەترین هۆکارەکانی گیان لە دەستانی کرێکاران. سەرمایەداران جگە لە چاوچنۆکی و کەڵەکەکردنی سەروەت و سامان بیر لە هیچی تر ناکەنەوە. ئەوان نانەوێت لە پێناو دابینکردنی ئەمنیەتی شوێنی کار هەزینە بکەن. ئەگەر ڕۆژێک گوشاری خەبات و ناڕەزایەتی کرێکارانیان لەسەر نەبێت، تەنانەت ئەوە فرامۆش دەکەن کە کرێکاریش مرۆڤە نەک ئامرازێک لە دەستی ئەواندا بۆ بەدەستهێنانی قازانج. تا کاتێک کە ئاخێزی شۆڕشی کرێکاران و کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێش ڕژیمی کۆماری ئیسلامی و سیستمی سەرمایەداری ڕانەماڵێت، ئەوە خودی کرێکارانن کە دەبێت لە فکری خۆیان دابن و بە پشتبەستن بە خەبات و ناڕەزایەتی ڕێکخرا و یەکگرتوانەی خۆیان دەوڵەت و خاوەنکاران ناچار بکەن کە ئەمنیەتی شوێنەکانی کار دابین بکەن.
کوشتاری کرێکاران لە ناوەندەکانی کار دەبێ وەک کوشتنی بە ئەنخەست هەژمار بکرێت. پێویستە خاوەنکاران وەک سەبەبکار و وەڵام دەرەوەی ڕووداوەکانی شوێنی کار بناسرێن. ئەمنیەتی شوێنی کاریش وەک هەر داواکاریەکی تر تەنیا بە خەبات و هاوپشتی چینایەتی کرێکاران بەسەر سەرمایەدار و دەوڵەتە پشتیوانەکەیاندا دەسەپێندرێت.